ئەوەی کە ئێستا لەیلا و لەیلاکان پێشەنگایەتی ئەو ئەتوانین بڵێن شۆڕشێکە کە شۆڕشێکی زەهنی کۆمەڵایەتیە کە لە باکووری کوردستانەوە لەسەر دەستی لەیلا دەستی پێکردو لە پارچەکانی تر و لە هەموو کۆی دنیادا ئێستا درێژەی هەیە بەرهەمی فکری سەرۆک ئۆجەلانە کە بەرهەمی ئەو تێزانەیە کە چەندین ساڵە سەرۆک لە بواری ژناندا پێشکەشی کردووە بەتەکیت ئەو نائەدالەتیە کۆمەڵایەتی یاخودە و نائەدالەتی چینایەتیە یاخودە و نائەدالەتی ڕەگەزی کە چەندین ساڵە هەزاران ساڵە لەسەر دەستی سیستمی سەرمایەداری پێشکەش بە دۆزی ژن و ڕەگەزی ژن کراوە سەرۆک هەموو ئەمانەی توانی لە پراکتیکدا پێچەوانە بکاتەوە و ئافراندنی فکری ژنی ئازاد کە لەسەر دەستی و بیرۆکە و فکری بەڕێز ئۆجەلانە ئەمڕۆ خزمەت بە دۆزی ژنەکە لە چوارپارچەی کوردستاندا ئێمە زانین لە مێژوودا بەدەیان و سەدان و هەزاران ساڵە کە بە پێشەنگایەتی سیستمی دەسەڵاتداری و بە کۆیلەبوونی ژن تێیدا پەیڕەوکراوە یاخود بە پلەدووکردنی کەسایەتی ژن لە هەموو عالەمدا پەیڕەوکراوە سەرۆک توانی ئەمانە هەموو لە پراکتیکدا پێچەوانە بکاتەوە. بۆ ئەمەش لە باشووری کوردستانیش بەدەر نەبووە لەو ڕۆژەی کە لە عالەمدا گوزەراوە بە پێچەوانەوە کوتم وەکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گەر بچووکی بکەینەوە لە کوردستانی باشووردا بە تایبەتی ئەم کەیسە زۆر بڵاوە زۆر باوە ئەو ژنانی کە لە کایەکانی سیاسی چ لە کایە کۆمەڵایەتیەکان چ لە ناوەندەکانی بڕیاردان زۆر جار تەنیا لە چوارچێوەی هەیکەلیدا ماونەتەوە نانتوانی و پێشەنگایەتی بکەن و شاردنەوەی پرسێکی لەم ڕەنگە بە ئەهمیەت نەگرتن بە گرنگ نەبینینی کەیسێکی لەم شێوەیە کە ئەمڕۆ ژنێک پێشەنگایەتی شۆڕشێکی زەهنی کردووە بە تاکید هەر ئەو عەقڵەتەیە کە عەقڵەتی دەسەڵاتخوازیە پێی وایە کە ژن ناتوانێت ڕۆڵی خۆی وەکو کەسایەتی و کارکتەری ژن وەکو کەسایەتی خۆی لە هەموو کە سیاسی کۆمەڵایەتیەکاندا بەڵێ بپێکێ. سەبارەت بەوەی کە ئەو بەرخۆدانی هەیە بۆچی لە ڕاگەیاندنەکانی بڵین بە تایبەت باشووری کوردستان هەرێم وەک خۆی ناگەیەندرێ ڕەنگە ئەمە بۆ ئەو کێشە سیاسیە بگەڕێتەوە کە بۆ نمونە لایەنەکانی هەرێم پەیوەندیەکان لەگەڵ وڵاتێکدا هەبێت کە ئەم وڵاتە ئەم بەرخۆدانە بە ڕەوانە بینێت یاخۆت پێی باش نەبێت ئەمەش کاریگەری دەبێتەوە بۆ سەر ئەو ڕاگەیاندنانی کە سەر بە حیزبێکن لە هەرێمی کوردستان نەتوانن ئەم ڕاستیەک و خۆی بگەێنن بۆ نمونە کە بەرخۆدان هەیە یاخۆت لەلایەن کۆمەڵێک کەسەوە داوای ئازادی دەکرێت بۆ کۆمەڵە کەسانێک کە لەلایەن وڵاتێکەوە کە ئێمە باز لە وڵاتی تورکیا ئەکەین بڵین مافیان خوراوە چاوسێنراونەتەوە ڕەنگە ئەگەر میدیایەکی ئەهلیمان هەبێت لێرە ئازادانە هەواڵەکانی بڵاو کردەوە باسی لەو بەرخۆدانە کردووە لەگەڵیدا ڕۆشتووە ئەمەی گەیاندۆ بەڕای گشتی لە ڕێگەی هەواڵەکانیەوە گەیاندوێتی بە بڵین بە جیهانی نێودەوڵەتی بەڵام ئەو ڕاگەیانانێک کە بڵین نەیانتوانی باسی بکەن ئەمە دیارە پەیوەندی بەکاری سیاسی خۆیان و ئەو بەرژەوەندە سیاسیەوە هەیە کە ناتوان وەک خۆی بیگێنن. تۆ سەرەوەی کە لە چ دەستگایەکدا کار دەکات من ئەگەر لە دەستگایەکدا بم سەر بە لایەنێکی سیاسی بێت لەلایەن لایەنێکی سیاسیەوە بەڕێوە برێت هەڵبەتە لەوانەیە سنووری کاری من دیاری بکەن تۆ ئەبێ پرس بکەم تۆ بۆت نییە ئەمە بڵاو بکەیت توانێت لە بەرەوەی ئێمە وەکو لایەنە سیاسەکە پێمان باش نییە ئەم هەواڵە بڕوات ئەمە کاردانی لەسەر کاری ڕاگەیاندن دەبێت لەو دەستگایدا و بەرخۆدانە و ئەو مانگرتنی کە ئێستا هەیە لەیلا گوڤن و بڵێن تەواوی ئەو پەرلەمانتار و کەسانی تر کە لە باشوورەوە لە وڵاتانی ئەوروپاوە هەیە ڕەنگە بۆ کەناڵێکی ئەهلی ئاسایی بێت ئەم هەواڵە بگەێنێت گرنگی پێ بدات بەڵام ئەگەر من ژنە ڕاگەنکارێک بم لە کەناڵێکی ترا بم ڕەنگەم پێنێن ئەو منیش ناچارم کە بۆ نمونە کارەکەی وایە کە ناچار دەبێت بە قسەی ئەوان بکات کە نەتوانێت گرنگی پێ بدات. هەڵبەتە ئەم بەرخۆدانی کە ئێستا هەیە لە سەرەتاوە لەلایەن لەیلا گوڤن پەرلەمانتاری هەدەپەوە دەستی پێ کردووە کە بۆ لابردنی گۆشەگیری سەر عەبدوڵڵا ئۆجەلانە ئەمڕۆژ ئەگەر هەڵە نەبم 197 ڕۆژە لە مانگرتنەدایە ئەمە خۆی پێشەنگایەتیە کە ئەمە هەستاوە بەم کارە بۆ نمونە لە دوای ئەوەوە کەسانێکی زۆر هەم لە ڕەگەزی بەرامبەر هەم لە ژنان خۆیان هاتوون بەشداریان لەم مانگرتنەدا کردووە ئەگەر بەدیوێکدا بڵێن ڕەنگە ڕەنگدانەوەی هەبوو بێت لە بەرەوەی ڕایگەشتی دروست کردووە گەیاندراوە بە وڵاتانی ئەوروپا لەوێ مانگرتن هەیە و لە دیوێکی تریشەوە ئەمە ڕەنگە لای تورکیا هیچ بەهایەکی نەبێت تەنها لەبەر بەرژەوەندیەکانی خۆی بڵین کار بکات لە ئێستادا کە ڕێگە ببینینی ئۆجەلان درراوە سەردانیکردنی دووجار لەلایەن پارێزەرەکانەوە کراوە ئەمە ڕەنگە لە پێناو بەرژەوەندی خۆی و هەڵبژاردننی خۆیان بێت کە دەوێت دووبارە هەڵبژاردن لە ئیستەنبوڵ لە شارەوانی ئەوێ دووبارە بکاتەوە.